بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ڕووداوەکانی سووریا. دوای ئەسەد سووریا بەکوێ دەکات؟ حکوومەت لە سووریا دروست کراوە، ئەنجومەنێک دروست کراوە 11 وەزیر لە سووریا، بەڵام وا دەردەکەوێت هێزەکانی دیکە تێیدا بەشدار نین، تەنها تەحریری شام تێیدا بەشدارە و دەیەوێت سووریا بەڕێوەبەرێ. ئایا دۆخی سووریا هەروە دەمێنێتەوە؟ گفتوگۆی وردەکەین لەسەر ڕووداوەکانی سووریا و ئاگەری گواستنەوەی ئەم ڕووداوانە بۆ وڵاتانی ناوچەکە. ئایا ئەم ڕووداوانە لێرەدا کۆتایی دێ؟ سووریا بەرەوەی سەقراری دەڕوا یاخۆت دەبێتە لیبیایەکی نوێ، دەبێتە ناوچەیەکی تری پڕ لە شەڕ واڵۆزی؟ ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق کە بەڕێزیان چاودێری سیاسی توێژەر لە سیاسەتی نێودەوڵەتی. مامۆستا سڵاو لێ بێم، کاتت باش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. سپاس دەکەم. مامۆستا بەڕوانینی تۆ کەوتنی ئەسەد، یعنی پلانەکە هەر ئەوەی کە دەوترێ پلانێکی ئیسرائیلی ئەمریکیە و تورکیا تێیدا بەشدارە، یاخود پلانەکە ئیسرائیلی ئەمریکیە و تورکیا دەیەوێ بەشی هەبێ و ببێتە بەشێک لە ناوچەکە و ڕۆڵ بژێڕێ؟ بەناوی خوای گەورە و مێرەبان، ئەو پرسیارەکەت بەشی دووەمی زیاتر نزیکە لەوەی کە هەبی. ڕاستە نەتەنیاهۆ باسی لەوەی کرد کە ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕی، بەڵام ئاگادار بین ئێمە زۆر شارەزای وردی پرۆژەکانی جیهان پرۆژەی ئیسرائیلیشین، ئەوی پێدەگوترێت پرۆژەی شەمعون پێرس، دەستکاریکردنی سنووری تێدا نییە. کاتە ئەدی ڕوخسار گۆڕین معنایەتێ بە معنای ئەوەیە میزانی قووە هاوسەنجی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕدرێ. و هەتاما لە توێژینەوەیەک پێشی ئەحداسی سووریا باسمان کرد کە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سنوور نابی، بەڵام سووریا خاڵی هەرە لاوازە لە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژە. دیارەوە هەرواش دەرکەوت، بەڵام ئێمە نامانزانی ڕاستی لە لای تورکیا ڕادی. ئەوەی پرسیارەکەت کرد کەواتە تورکیا زانی ئەو گۆڕانکاریە دەبی، لە لای خۆی ڕات دەستی پێکرد. کەواتە شەرت نییە برین بە تەنسیق ئیسرائیل و ئەمریکا و تورکیابی، بەڵام لەبەرەوەی تورکیاش لە ناتۆیە، بەڵام هیچ گومانی تێدا نیە بە دڵی ئیسرائیل و ئەمریکا ڕووداوەکان هاتنە پێش. و ئەوەی کە گوترا ئێمە ئاگادار نین، ئەمریکا گوتی تێدانین، ڕاستی کرد. یعنی ئێمە تۆزێک لە تەحلیلچیەکانی کوردستان تووشی دەردەک بووینە، زۆر جار هەندێک ئەحداس ڕەبتی یەک دەکەن، زۆر ڕاست نییە. مەسەڵەن دەرێن ئەها سووریا لەگەر ئۆکرانیا گۆڕایەوە، ئەها فلان جیهاد لە ژێرەوە لەگەر، یعنی ئەوە زۆر دەقیق نییە ئەو معلوماتانە. ئەو معلوماتانە ئی پەنجایەکانی سەدەی 20 ئەو کاتێک کە دوو جەمسەری هەبوو، مخابرات دەوری نهێنی هەبوو، ئەوە ئێستا وانمە، ئێستا شەفافیەت هەیە، تینکتانک هەیە، توێژینەوە هەیە، ئەحداسەکان ڕاستەقینەن. لەبەر هەندێ پێناتی ئەو ڕووداوانەی رووسیا پێ دوایە ناچار کرابەوەی کە لە سووریا بکشێتەوە، یان رووسیا پێی وا بوو کەیتر سووریا هیچ دەستکەوتێکی بوو ئەو نەماوە؟ خۆی دەزانین چۆنە، ینی ناو حکمی سووریا ئەوەندە ناشیرنا، ینی ئەمە دەبی باوەڕمان بۆی هەبی کە میلەتانی شەتا سەر لە زاڵم و ستەمکار و فاسیدان قبول ناکەن، یعنی هەتاوە دەرسبی لە بۆ کوردستانی خۆشمان. لەبەرەندێ میلەتی سووریاش میلەتێکە 50 ساڵ تا، ینی بەڕاستی زۆر ناخۆش بە ئەو جۆرە حکومە هەستانەوە لی. کەواتە ئەوەی ئێستا هەیە کە رووسیا بەڵێ ئەرێوەڵا رووسیا و ئێران خراپ شکستیان هینا لە ناو سووریا و دەستەوەستان وەستان. ڕاستی دەسەڵاتەکە زۆر بەجێ ئامۆژگاریەکانی نە رووسیا نە ئێرانی نەدەکرد، یعنی دەسەڵاتێکی زۆر مڵهور و ناشیرن. یعنی حکمی عائیلە لە دەسەڵات ناخۆشە، بەڵام لەوەش ناخۆشتر کە حکمی عائیلە لە دەسەڵات و لە حیزبی، چکە کە هیچتە ناو حیزبیش هەموو تاچێکی ناو ئەو وڵاتە تووشی ناخۆشی و تەنگژە دەبیت، چکە جیرە دراوسێتە سەر بە حیزبی دەسەڵاتە. یعنی لە کوردستانیش ئەو ئەزمونە هەیە، سەر بە حیزبی دەسەڵاتە دەبینی تەحدا لەولا دەکات، دەبینی فەرق و جودایی لەگەری دەکرێ، یەکتر ئیتیهام دەکەن. عادەتەن دەوری سی خوڕیش دەبینن ئەوانەی کە عائیلە لە ناو حیزب و حیزبی دەسەڵات و
دەسەڵاتی تێکەڵ دەکرێت پێی دەگوترێت نیزامی حیزبی قاید بەڕاستی کۆمەڵێک لەو سیفەتانە لە نیزامی سووریا کۆ بۆ زۆر ناشیرن بوو. باشە ئەم ناشرینیە خۆ ئەم نیزامە هەرە و نیزامەیە مەسەلەن لە 2011 دیسانەوە جەنگێکی خوێناوی لە سووریا ڕوویدا بەڵام رووسیا و ئێران تەواو پشتیوانیان لێ دەکرد خۆ هەرم نیزامە بوو پێ دوایە مامۆستا بەرژەوەندەکانی خۆیان نەماوە یان ئەوەی نیزامەکە ناشرینە ینی ناشرینی نیزام بۆ ئێران یا بۆ رووسیا گرنگیەکی هەبوو خۆی دەزانین چۆن ینی کە تاریخ ڕناوەستی ینی بەشار ئەسەد هیچ دەرسەکی وەرنەگرت ینی هەر خۆی وای دەزانی کە شەرعەتی هەیە و میلەت هەموو خۆشی دێ و هەتا لە هەڵبژاردنیش هەڵە هەڵبژاردنیش سەتا عاتەن نۆهەت و ئۆندەی دەینا یان جارو ئەبوو سەد ینی کاتی خۆی هینە با هەر نمونەک لە ستالین کاتی خۆی لە هەڵبژاردنەک لە هەڵبژاردنەکانی ناو سەرکردایەتی کۆمیتەی ناوەندی حیزبی شوعی 100 هینا ئەو مەشهورە ئەو قسانەکە ئەوانە ئەو ئەوەندەی دەینی هیچ ئەساسەکی نییە ینی وا دوینیشمان دوایە بەشار ئەساد دەبینی چەند لاواز بوو نە کەسی لە گەرما نا کۆیلەکانی خۆی کەس لەگەر خۆ برد ینی عیلاقەی بینی خۆی و جەماعەتەکەی چەند شلۆک بوو لەبەر هەندێ ئیش ڕناوەستی وەزعی دووەلی گۆڕاوە ئەو جۆرە نیزامە عائیلیانە لە هیچ شوێنێکی دنیا نماوە ئەمن لەوەش باز دەکەم نیزامی عائیلە کە لە دەسەڵات و لە حیزب لە تەنها لە سێ شوێنی جیهان هەبوو لە سووریا هەبوو لە کوردستان هەیە لە کۆریایی باکوور هەیە ئەوە یەکیان ڕۆی یعنی حەقوایە ئەو نیزامە بە ئەمرەی ئومەم متحیدەی بە کۆتایی پێبێ بەڕاستی ئەوانەی خەلی چۆنە ئایلە مەلەکیەکان حکومڕانی دەکەن و خەڵکیش ڕاستیە و ینی خەڵکیش ڕازیە و ژیانیشیان زۆر خۆشە پرسیارەکی گرنگە زۆر فەرقەکی ئەساسی هەیە هەرچەندە ئەو فەرقی هەیە لەگەن نیزامی عائیلەکانی ئەوروپا نظامی عائیلەی ئەوروپا مەلەکی دەستوریە یعنی یەملک ولا یحکم تعریفەکە هەرچی نظامی عائیلەی خەلیجە بەڕاستی ناشیرنە بەڵام سەرڕای ئەوەی نظامی عائیلی و نظامی سڵتە و حیزبی نییە مادەم حیزبی نییە تا ڕادەیەک سەرکەوتووە ئێستا لە ئیمارات ژیان خۆشە لە سعودیە خۆشە توانیتیان تازە تا ڕادەیەک خزمەت بکەن بەس لەو شوێنانەی کە سیستەمەکە سیستەمی عائیلەی حیزبی و دەسەڵاتبی بەڕاستی ژیان زۆر ناخۆشە دۆزەخە ینی مامۆستا دەزانم لە توێبێنی تۆ سەر کوردستان بێگومان پرسیاری باشووری کوردستان دەکەین دواتر بەڵام باجارێ هەر لە دۆخی سووریا بمێنینەوە پێ وایە تورکیا ئەوەی کە ویستی توانیەتی بەدەستی بێنێ تا ڕادەیەک ینی هەرچەندە ئەلەگزاندەر دۆکێن بەڕاستی پیاوەکی زۆر مفەکرێکی گەورەیە لە مستەوای برێجنسکی و برنارد لویسە ئەوەی رووسیا بەڵێ بالفعل وایە ئەو پێی وایە تورکیا خۆی تووشی داوێکی گەورەی سووریا کرد پێم وایە تا ڕادەیەک ڕاستە چونکە ڕاستە لە ئێستادا سەرکەوتووە دەست لە بۆ کارتی ترسناچی دەبا بەڵام ئەو دێزینەی ئێستای سووریا دوا دێزین نییە ماوە دوێنێ ئەمریکا لە ئەمریکا کۆمەڵێک خەڵکی بەرپرسی باڵای تینگتانکەکانی ئەمریکا لەگەر وەفدێکی هەردوو کۆنگرێس چوونە لای ئیدارەی نوێی ترامپ گرنگە ئەو مەوزوعە لەوێ ئەو لەگە ئەو ئیدارەیە قسەیان کرد کە جەبهەیەکی سەر بە ئەمریکا لە ناو سووریا دروست بکرێت تەمانەوە عیلاقی زۆر بە کوردی سووریا هەیە ئەوە لی کوردی سووریا تەمان لی سنتەر دەبن لە کۆتاییدا ئەمن وای دەبینم ئێستاوە شۆڕشەک ڕوویدا ئەو شۆڕشە ئارامی ناگری ماوە کە پێچی لە کۆتاییدا چارەنووسی سووریا لەدەست ئەو بەرەیە کە دوێنێ قسەی لەسەکرا کە کوردی سووریاش لی سنتەر دەبن بۆیە لە ئێستادا ئەم وان پێ باشە ئێمە بە هەمووی لایەک مەلەفەکی قانونی و سیاسی زۆر جوان لە بۆ برایانی کوردی سووریا بنێرین و بە جێشمان بکەن کە چ بکەن چۆن لەگە سووریا چۆن لەگە داهاتووی لەگە ئێستا لەگە دیمەشق معاملاتیان چۆن بی و لە داهاتوو نەخشە و پلانیان چۆن بی
پێم باش ئەگە پێت باشە ئەندە قسە لەسا ئەوش دەکەم. وەڵا فەرمو مامۆستا فەرمو لێرەوە گەر تۆ بۆ نمونە بەڕوانینی تۆ چی بکەن ئەوان هەرچەندە هەندێک دەڵێن تا ئێستا خۆیان زۆر ژیرانە مامەڵە دەکەن. بە تەئکید ینی خاڵی لاواز ئەوەیە کە تورکیا و ینی ئەوانە بەڕاستی لە جەبهەنە و ڕاستەخۆ ڕوبەڕووی ئەوانەی خۆمان دەبنەوە. بەڵام خاڵی بەهێز لەوەی دەستپێکە کە شەڕوانان تۆکمەند و پشتیوانیەکانیشیان ئەمریکایە. ئێمە لەو کاتێکا و وەزعی نوێی سووریا دەستی پێکرد هەستمان بەوەی کرد کە کورد قازانجێکی زۆر گەورە دەکا بەڵام لە سەرەتادا ئەزیەت و ئازاریشی هەیە. ئەوەی تۆزێک زیاتر ئێمە نیگەران دەکا ئەمریکا زۆر قسە لەسەر شەرقی فرات دەکە ڕاستی یعنی ئەوە مع الأسف وەزعی دووەلی وایە کە کاتی خۆی لە سیڤەر لە مادەی 62 ئیتفاقی سیڤەر شەرقی فرات سنووری کوردستان دانرایە ئەمریکا هاتەوە سەر هەمان ڕێ غەربی فرات پێم وانە زۆر مستەقبەلی وی بەڵام ئەگە هەر شەرقی فراتیشبی زۆر باشە. ئێستا کەواتە چی بکەن باشە ئەوەیە خۆیان لەو زاویەی حەسر نەکەن ئەزمونێکی زۆر لە کوردستان وەگرن تا کاتەی مام جەلال و کاک مەسعود و کاک نەوشێروان و قیادەکان لە بەغدا بوون کورد ساحبی بەغدا بوو دەبوابی حیزبەکانی تێر ڕوخسەت لە قیادەکانی ئێمە وەرگرن وەزیرێک دابنین بەڵام بەو دوایی کە ئەو قیادە گەورانە نەمان کاک مەسعودیش هاتەوە کوردستان گەڕاوە سەر ئەو حالەتە تەقلیدی قەدیم کە ئێمە متەمەڕیدین و ئێمە معارزین ڕاستی زەرەرشی زۆر گەورەمان کرد. دەبێ ئەوان دەرز لەوەی وەرگرن زۆر زوو بەرەو دیمەشق لێ مەکتەب بکەنەوە بەشدار بن لە داهاتوو و ئایدیۆلۆجیا وایە لێ نەکات لەگەر ئێستا لەسەر ئایدیۆلۆجیا لەگە ئەو دەسەڵاتی تێک گیر بن. ئێمە ملەتێکی مسلمانی دەکرێت لە گەریان بگونجێن. خاڵی دوم ئەوەیە بەڕاستی لە ئێستاوە دەستوری عێراق لە چوار پارچەی کوردستان دەستورێکی زۆر نمونەیە سوودێکی زۆر وەرگرن لەو دەستورە ئەجا حەولدەن شەڕوانان بکەنە بەشێک چۆن ئێمە لێرە پێشمەرگەمان بەش دەستوریە و بەشێکە لە دیفاعاتی عێراق لەوێژ وا لێ بکرێ. ئیتر کۆمەڵە خاڵی تر هەیە پێم باشە مسەقەفی کورد لە کۆنفرانسێک لە شێوەیەک لە شێوەکان ئامادەی بکەین هەموو لایەک و لە بۆیان بنێری. باشە مامۆستا کەواتە ینی خەونی سربەخۆییان نەبێت وەکو سربەخۆبوون ینی لە چوارچەوەی دەوڵەتی سووریا بیر لە کیانێک بۆ خۆیان بکەنەوە بیر لە حکومڕانیەکی خۆ بەڕێوەبەری بکەنەوە. هێنری لیڤی ئەو هاوڵاتیە فەرەنسیەی کە لە سەردەمی با بڵین ڕیفراندۆمدا زۆر هانی کوردی باشووریدا کابێ ڕیفراندۆم بکەن و سربەخۆی ڕابگەێنن دوێنێش پەیامێکی بۆ مەزلوم کوبانی ناردووە دەڵێ ئەبێ بیر لە سربەخۆیی بکەنەوە. ینی تۆ پێ دوایە نابێت کورد لە ڕۆژاوای کوردستان بیر لە سربەخۆیی بکاتەوە بێ لەگەڵ دیمەشقا پێکەوە هەوڵدا لەوێەوە مافەکانی بەدەستبێنێ. بە تەکید خۆوە لە دڵسۆزیتیە و برادرا ینی ئەمە گومانمان لەوەی نییە زۆر ئێمە هاوسوزمان هەیە لە جیان بەڵام ئەوەی ئێمە تێگەین و دەزانین ڕەنگە قسەکە ناخۆشی شەبرێم ئەو وەکو ئێمە شارەزانیە وەکو ئێمە مەقصد ئەمە ناو کورد ناو کوردستانی هەر ئەوەندە واقع حاڵ زانی ئەمە تێگەیشتنە واقع بڕێ استراتیجەتی دەولی زۆر ڕوونە ئێستا وەکو پێشان نییە ئەوایە لە هەر پارچەکی کوردستان کە گۆڕانکاری دەبی لێرە بەولاوە کیانی کوردی ئامادەیە لە چوارچەوەی ئەو دەوڵەتەی ئێستا لە لای خۆمان کوردستان ئەوە گەیشتنە مەرحەلەکی زۆر باش نابێت تێکی بدەین. دوو لە سووریا واهاتە پێش سبەی تورکیاش گۆڕانکاری بیعینی کیانە کوردیەکە لەوێ هەیە لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا دووسبەی لە ئێرانیش عینەن حازرە کەواتە ئەوە مەرحەلەی یەکەمی استراتیجەتی دەولیە لەبارەی کوردستان لە ئێستاوە باز بدەین بەسە ئەو پرۆژەی تووشی وەزعی خراپ دەبین بۆ ئێستا باشترین ئیش ئەوەیە خاڵی چارەم و پێنجەم باز دەکەم کە لە بۆ کوردی برایانی کوردی سووریا ئەوەیە فیدرالی گرنگە بەڵام لە فیدرالی گرنگتر وەکو ئەمە تێگەیشتوم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمی تەوافقیە سیستەمی تەوافقی بە معنای هارمۆنیک سیستەم ئەو زۆر وردە سیستەمی تەوافقی لە فیدرالی زیاتر زامنی تێدایە کەمتریش توهمەی ئینفیسالی تێدایە کەمتریش حساسیەتی تێدایە لەبەر ئەوەی وەزعی سووریاش ئەوەی دەخوازی کە سیستەمی تەوافقی لی تەطبیقیت کە لە هەموو جیان مەجای ئەو تەطبیقی نییە دەبی دەوڵەتی پێکاتەبی ئەوجا
ئەو نیزامی لێ دروستبی ئەوانە خاڵی زۆر گرنگن لە ئێستاوە ببتە نەخشەڕێەکە لە بۆ برایانمان لەو دیوی ئیشی لەسەر بکەن. باشە مامۆستا بە بڕوای تۆ سووریا لە ئیستقراریەوە نزیکە وەکو وا دەردەکەوێت هێزەکانیانوێ ئیستقرار بێ ئەم هەسەدە مەزلوم کوبانی دوێنێ لە تویتەکەی ڕایگەیان هەم محەممەد جۆلانی ئەحمەد شەرعی ئێستا وا دەردەکەوێت ئەو تا ئەنجومەنێکی وەزاری دروست کردوە دەیانوێت استقرار بێ بەڵام پێ دوایە وڵاتانی ناوچەکە دەهێڵن وەزعی سووریا استقرار بێ. خۆی تەحریری شام و جۆلانی لەو ئەو هەنگاوانەی دواییان زۆر عاقلانی بوو بۆ نمونە تا ئێستا وەکو تەحریری شام هیچ تەوجی هەچیان نییە لەگە کورد شەڕ بکەن یان تۆڵە سندنەوە زیاتر ڕوو لە بینایە بەڵام ئاگایان لەوەی بی کە بەتەنهانین ئێستا بۆ نمونە داعش وا پەیدا بووە لە غەربی سووریا جەماعەتی تری لێ دەستی دووەلی زۆرە تورکیاش زۆر بەوەی ڕازی نییە کە سووریا ئارام بی و هەموو میلەتان پێکەوە بە برایەتی سیستەمەتی فیدرالی یعنی ئەوانە هەموو دەستیۆرە و ئێران و ئیسرائیل مەوجودە یعنی حیزب الله مەوجودە ئەوانە هەموو هەر یەکە شتێکی دەوێت ڕاستیەکەی لەبەندێ ئەمن وا نابینم ئارامبی بەڵام ئەمە هیوادارین ئارامی چکە ئارامبی باشترە بەڵام حتاگە نا ئارامیش بی بەجێ ئەو پرۆژەیەم تێگەیشتمە کە دوێنێ لە ئەمریکا بەردەستەکرا مستەقبل لە بۆ ئارامیە و کوردیش تێدا شخصیەتی قانونی خۆی دەبی ئینشاءالله. باشە مامۆسا بە بڕوای تۆ ئەوەی کە ڕوویدا هەم لە ناوبردننی بزوتنەوەی حەماس یعنی تا ڕادەی لە ناوبردن و حزب وڵای لوبناان و ئەوە سووریا ئەمە کۆتاییاتنی ئەوەیە کە پێی دەوترێ بەرەی مقاومە؟ نا کۆتایی نەهات پاشی ماوەشکە زیینجە بەڵام گورزەکی زۆر گەورەیە ئیسرائیل بەڕاستی لە سەرەتادا شکۆی ئەسکەریەکەی تۆزەک شکە بەڵام توانی شکۆیەکەی ڕاست کاتەوە زۆر خراپی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی جیهانیشدا ئەوجە لە بەرەی مەقاومەشیدا و ئێرانی خراپ لاواز کرد و هەر ئەو هۆکارەش بوو سووریا کەوت بەڵام ئەوەی ئەمە تێی دەگەم هەندە خەڵکی وا دەزانی نۆرەی عێراق دێ نۆرەی یەمەن دێ نۆر ئەو نۆرە ئەوە ڕاز نییە ئەوە هیچ ئەساسەکی منطقی واتە نایەتە نێو عێراق ئەو گۆڕانکاریانە ناگوازێتەوە بە عێراق پێم وانە وەڵی ئەوە دەبی قسەکت لە بۆ بکەم وەبی سەرکردایەتی کورد ئاگاداربی زۆر جار سەرکردایەتی کورد خراپ بە هەڵت دەچی لەو تەقدیراتانە لەو حیساباتانە یعنی ئێستا من ئاگام لێبوو حیزبەکی گەورەی کوردستان و لەگە حیزبەکیش بچووکە هەرچیان چەکدارن هەردوو لا خۆیان ئامادە کردو کە گوایە حیزبی بەعز دێتەوە و ڕاماڵین و ڕاپەڕین و ئەوە دەستپێیەکە تەمان ئەوە وەهمە ینی نابی ئینسان بۆ قسانە بکە نەخێر عێراق خەوەنتە نییە عێراق وەکو سووریا نییە حەشتی شعبی هەیە مەرجعیەتی هەیە ئەکسەریەتن لێرە ئەوە زۆر جودایە وەلە بۆ کوردیش باش هاتیە ئێمە ڕێیس جەمهورمان هەیە هاتەمەشاکە ڕێیس جەمهورمان هەیە هەر ئەوەندە نییە ڕێیس جەمهور و میلەتی عێراقیش قبولی کردە کە ڕئیس جەمهورت کوردبی ئەوە دەستکەوتەکی گەورەیە زۆر فەرقی هەیە لەگە تورکیا و سووریا و ئێران لەبەرەوەی ئەمە بەشداری قەرارین یعنی ئێستا ئەمە دەبابی کوردستانی ئێمە قیادەی ئێمەوەندە حەچیم وایە دەستکەوتەکانی عێراقی بکردا باە چەترێک لە بۆ پارچەکانی تری کوردستانی سووتیان لێوەرگرای کە مەجال هەیە مەجالە زۆرە من تەجروبەم هەیە ڕئیس جەمهوری زیرەک هەبووە لە عێراق توانیتی ئەو چەترە دروست بکە شەرنێ ئێستا وابی یعنی چەند خۆشات و یەکی وەکی سیستانی بە ڕئیس جەمهورێکی کورد برێ ئەتوو ئەمانی عێراقی چەند گرنگە ئەوە ئەو وەستفا لەبەرەوەی ئەمە ئاگادار بین با دەست لەگە هیچ هەتەشکە تێکەر نەکەین کە بێوێ عێراقی ئێستا بڕوخێنی کە بەدیلەکەی زۆر خراتربی لە بۆ کورد. باشە مامۆستا بە بڕای تۆ باشووری کوردستان ئامادەیە بۆ پێشادێکە گەر بێتە پێشەوە؟ ناوڵە ئامادە نییە هەر پێشاتێک بێتە پێش بەرەو خراپی بەڵام ئاگامان لێبی ئەو ڕووداوانەی سووریا سەنگەرێک هەیە لە پێش ئەوانە کە نێتە کوردستانی خۆمان نازەم سەرکردایەتی ئێمە ئاگای لەوەیە یان ئەو سوپاسگوزاری دەکایانە بەڕاستی شەروانان خۆ بەخوای ئەمن بەخۆم ئایدۆلۆجی زۆر جیامە لەگەر ئایدۆلۆجیای شەروانان و کوردستانی سووریا بەڵام ئەوانە دەورەکی وەتەنی زۆر باش دەچێڕن ئێمە دەبی پاڵپشتیان بکەین لەبەر ئەوەی پارێزەری ئەو کوردستانی ئێمەشت ئەوان لەوێ نەبن ئەو سەنگەرە گەورە
لە کوردستانی سووریا نەبی تیرۆریستان و دەوڵەتی ئەگەر ناویشی بنم ڕاستەوە خۆ تورکیا ئامادەیە لەوێ ڕاهتا دەگاتە قەندیل تیرۆریستی وای لێ دابنێ هەتا دنیامایە حرەکەی کوردی نەتوانی جوولە بکە کەواتە ئێمە سەنگەرێکی زۆر بە قووەتمان لەوەیە دیفاع لەو کوردستانی خۆشمان دەکە لەبەر هەندەیە کوردستانی خۆمان ئامینە و هیچ کێشەی و هیچ هەڕەشەیەکی لەسەر نییە ئەگەر هێزەکانی تورکیا ئەگەر ئەوان نەبی ئەوان با ئیسtisnای ئەو باشە دوا پرسیارە مامۆستا ئێمە پشت بۆوان ببەستین یان خۆیمە خۆمان 30 ساڵ حکومڕ 30 ساڵ زیاتر حکومڕانی و ئەزمونمانەیە هێزی پێشمەرگەمان لەوان زیاترە منەظەمترین لاقاتی دەولی فراوانمانەیە ئەنێمە چاو لەوە بکەین ئەوان ئێمە بپارێزن یان دەبوو ئێمە پشتیوانی ئەوان بین زیاتر وڵی خۆ هەردوو لا دەبی ئێستا ئەوان کە خۆیان دەپارێزن پارێزەری ئێمەشنم لەبەرچی ناوم لێنا سەنگەرەک و وەکوبرەی بەرگەیەک پێشەوە یان ڕەدعێکە لە پێشەوە سەنگەری هەرە پێشەوەی لێ ئێمەش باشە ئێمە وجودەکی دووەلی زۆر بە قووەتمان هەیە ئێمە لە مەرحەلەی ئینسانی چوینە سیاسی دوایە چوینە قانونی دوایە چوینە تەعاملی عسکەری کورەوە گەلە گرنگە لە جیهاندا ئێمە سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا جارێک ئەو قسەی لەمە کرد لە گەرەمە کرد گوتی زانی ئێوە تێدەگەن قبولکردنی هەرێمی کوردستان لە ڕووی جیهانیەوە معنایچە ئەم دزانیم چ دەرێ بستەبەت قسەکەی زۆر ڕاستە هەرێمیمە لە ناو دەوڵەتێکە وە قبول کرایە لە جیهانی کە تەعاملی لەگە دەکرێت کاتە ئێمە زۆر چینە پێش بەڵام زۆر بەداخەوە سەرکردەکانمان دائیمەن سەرقاڵن بەکاری بچووک بچووک بەکاری ناکۆچی ناوەقۆیی بەکاری کۆمپانیا بەکاری یعنی زیندانیکردنی خەڵک ئەوە زۆر دوورە لەوەی کە بیان کردابای هێزێکی بەرگری نیشتیمانی زۆر بە قووەتیان دروست بکردا وایە ئێسامە پێویستمان بە کەس نەبوو و ترسمان لە کەس نەبوو بەڵام ئێستاش هەر وەزعەکەی کە دەیبینم بێجگە لە هەڕەشەی تورکیا ئەمن هیچ هەڕەشەیەش کە لەسەر کوردستانی باشوور نابین زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق توێژەری سیاسەتی نێودەوڵەتی سپاس بە بەشداریکردنت سپاس لەگەڵمان بووی لە بەرنامەی پرسی ڕۆژ خۆشەویستان بەردەوامین شوێکی کورد وەرەگرین و دێن و خزمەتتان